بینرانی بەڕێز جارێکی تر سڵاوتان دەبێت بەردەوامین لە پرۆگرامەکەمان. فەرموو کاک تەحسین ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. پرسیارەکەم ئەوە بوو کە ڕێکەوتنی ستراتیجی و هەنگاوەکان یەخستنەوەی ئیدارە ئەوەی کە تۆ وای ناو ئەنەید ئەگەر بەڕووکەش بەڕاستەقینە بە هەر کامێکیان بێ ناکۆشەکانی ناوماڵی کوردی شار دەبێتەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە تەرجمە بۆتەوە بە ناو کەرکووک و لە ناو کەرکووکە ڕەنجی داوەتەوە دوو ئاسایش دوو پەروەردە دوو پۆلیس دوو بودجە دوو دەغیلە هەمووی دووە و بۆتە نوکتە لە کەرکووکە. ئەمە ڕاستە وەکو کاک دەتیفەڵێ؟ هەزانی چۆنە من بڵێم واقعەکەی لە کوردستانی عێراق ئەو واقع ڕنگدانەوەی نەبێ لەسەر ئەو ناوچانە بە تایبەت لەسەر کەرکووکە ئەمە بمانوێیان نەمانوێ ڕنگدانەوەیشی هەیە، بەڵام لەو سنوورانە تا ڕادەیەک باشترە. مەسەلەن بۆ پرۆسەی ئینتیخابی هەوڵە درێ تەحسیمەوەتم بدەم. هێزی سەکرداتی سیاسی کورد دوو پارتی سەرەکی حکومڕانی هەرێمی کوردستان بەردەوام باس لە هێڵە نیشتیمانیەکانەکەن و بەردەوام باس لە هێڵە نەتەوایەتەکانەکەن. ئەگەر هێڵە نیشتیمانەکان لە کەرکووک نەپارێزرێ لەکوێی دنیا پارێزرێ؟ هەزانی چۆنەکگومێت من ئەگەر بێم باز لە چۆنێتی چارەسەرکردنی ئەو ناوچانە بکەم، ینی ئێمە باسی ئەوەمان کرد، من بمەیان نەمەوێت تا ئێستا ئەگەر ئەلتەرناتیڤێک بۆ مادەی 140 نەدۆزمەوە بێ باز لە مادەی 140 کەم، یا ئەبێ بێم قەنەعەت بەوە بکەم مادەی 140 وەکو سەرابی لێ هاتووە من ناگەم بە نەتیجە ئەبێ بێم بیر لە ئەلتەرناتیڤ بکەمەوەی تر ئەلتەرناتیڤی سیاسی ئەدۆزیتەوە، ئەلتەرناتیڤی دواخستنی کێشەکە ئەدۆزیتەوە. ینی من ئەبێ بێم بەڕاستی ئەبێ بێم دەستگایەکی گرنگ دروست بکەم کە ئەو دەستگایە بتوانێت ڕێنمایەکی وردی تەواوی دەراسەکردنی ئێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی باڵدەستە لە شاری کەرکووکە بەبێ هیچ دووتڵێک و دەنگێکی بەرفراوانی هەڵبژاردنەکانی پێشووی لە کەرکووکە هێنا. چیتان کردو بۆ مەسەلەی نەتەوایەتی کورد لە کەرکووک؟ چیمان کردو بۆ مەسەلەی نەتەوایەتی لە کەرکووکە؟ مەسەلەی نەتەوایەتی کورد لە کەرکووکە گەڕانەوەی ئەو ناوچانە کە بەشێکە لە خاکی نیشتیمانی هەرێمی کوردستان و بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک چیتان کردو لەسەرەوە؟ کاگومێ من باسی ئەوەم کرد لە ڕووی نەتەوایەتیەوە من بمەوێیان نەمەوێ باسی ئەوەمان کرد ئەو هەنگاوانەی کە ئێمە لە ڕووی مێژویەوە نەمانتوانی لە ڕووی سیاسیەوە نەمان کردووە، هاتوین لە ڕووی یاسایی و دەستوریەوە باسی ئەەکەین کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە باسی ئەەکەی من پێم خۆش بێ پێم نەخۆش بێ پەیوەستە بم بە مادەی 140ەوە ئەبێ بێم لەسەر ئەوە باسکەم چیمان کردو بۆ مادەی 140. من لە سەرەتایە کەم و کوڕی مادەی 140م باز کرد کە مەجال نەبوو شرۆڤەیەکی باشتری بۆ بکەین. ئەوەی ئێمە تا ئێستا لە قۆناغی ئاساییکردنەوەیان، یعنی ئێستا من ئەگەر وەکو حیزبێکی دەسەڵاتیش بێ ئێستا دەسەڵاتی کوردی ئەبێ لێرە بەڕاستی هەڵوێستەی تند بکە و بوەستێ بزانێ مادەی 140 شرۆڤەکانی ئەتوانێ بکایاننا. چکو من ئەگەر بیر لەوە بکەمەوە بەرامبەرەکەم کە ئەمڕۆ حکوومەتی عێراقی فیدراڵە بزانم نیەتی لە چارەسەرکردنی ئەو ناوچانە نییە ئەتوانێت گرفتی زۆر گەورم بۆ دروست بکە لە چوارچێوەی مادەی 140. مەسەڵەن هەندێک لەو گرفتانەی کە باسمان کرد باسی ئێمە یەک خاڵمان باس کرد کە شێواویەک لە گەڕانەوەی ئاوارەوە گێڕانەوەی هاوردە هەیە. ئەمە یەک دوو تۆ کۆمەڵێک بە هەندێک بڕیاری بە هەندێک مەرسومی جمهوری هەندێک لە یەکە ئیداریەکان لە پارێزگای کەرکووک بڕدراوە، ینی زۆر ئاساییە تۆ بتوانین بە بڕیارێکە بە هەڵوەشانەوەی ئەوە بیگەڕێنیتەوە. یا بەس مەسەلەی چارەسەریەکێک لە گرفتە هەرە ڕئیسەکان مەسەلەی شەشەی مولکایەتیە لەو سنوورانەیە، ینی ڕاست پێردراوە بە دەستەی چارەسەرکردنی کێشەی مولکایەتی کە هیچێکە لەو دەستانی کە زۆر بە سستی کارەکانی جێبەجێەکە و ئەگەر بەم شێوازەی ڕابردوو کارەکانی جێبەجێ بکرێ بە 100 ساڵی کەش کێشەی مولکایەتی لەوێ یەک ئەگەر بینە سەر مەراحیلەکانی کە ینی ئەمە بەڕاستی ئەبێ شرۆڤەی ئەمە بەواقعی بکەین باز لە ئیحساب بکە، ینی بەس نووسراوە سەرژمێری ئێستا ئێمە بۆ هەمی عێراق باسێکی سەرژمێری ئەکە کێشەیەکی گەورەی لێ ئەبێتەوە. ئێگە بتەوێت سەرژمێریەک ئامانجەکەی ڕاپرسی لەسەر بنیاد بندێ خۆ دەبێت تۆتە تەوزێحیکەی سەرژمێری ئەبێ بزانم چ لایەنێگەیکە و ئەبێ بزانم چێ ڕاستاندنی بۆەکە و ئەبێ بزانم حەقلەکانی سەرژمێری چێ ئەبێ ئەمانە ئامادە بێ بێم لەسەر ڕاپرسی قساکەم خۆ تو بن ئەگەمانە تەواو بکەم اینجا ئەگەمە ڕاپرسی بەڕاستی ئەبێ بزانم ڕاپرسی چێ دەنگەدا لە ڕاپرسی پرسیارەکانی ڕاپرسی چیە؟ ڕاپرسی لەسەر چ بنەمایەکە کرێ؟ ئایا ڕاپرسی لەسەر ئامی عێراقە کرێ؟ ئایا ڕاپرسی لەسەر یەکەی پارێزگا ئەکرێ؟ زۆر سپاس کاک لەتیف بەس لەوە ئەکرێکە ئەوەی کە ڕێگر بووە لە مەسەلەی بوونی مەیلی عەرەب و تورکمان
بەلای کووردا هەمیشە دەستی هێزە دەرێچەکانە بۆ نمونە هەندێک هێزی سیاسی تورکمان لە ناو کەرکووکە سەر بە هەندێک لە پایتەختەکانی وڵاتانی دراوسێن و ئەمانە بەردەوام دەجوڵێنرێن بۆکو بەرامبەر بۆ لاوازکردنی مەسەلەی نەتەواتی کورد لە عێراق بەگشتی و لە کەرکووک بەتایبەتی و عەرەبەکانیش بە هەمان شێوە سەر بە کۆمەڵێ شوێنی ینی بە کورتەکەی باس لەبوونی ئەجەندایەکی دەرەکی بەردەوامەکەن وەکو پاساوێک بۆ نەگەڕانەوەی کەرکووک ئەمە ئەزانی کاگومێت بەڕاستی عیبێکی گەورەیە سیاسی ئاوا بڵێ ڕاستە خۆ ڕەنگە بەشێکی ئەوە بێ بەڵام بەشی سەرەکی ئەوەیە تۆ چیت کردووە مەسەن من زۆر لە خۆمە پرسم باشە ئێمە کوا دۆسیە و تەرێحمان بیرروڕامان لەسەر کەرکووک ئاراستی ئەمریکیەکانی کەین ئاراستەی تورکیاکەین ئاراستی عێراقیکەین نیمانە دۆسیەمان نییە تەنان خۆیان ئاعترافەکەن کە لەگەڵ ئادمیرکرێت و لەگەڵ دیموستۆریای دانیشت نازانن چی پێ بڵێن کاکەمە خۆیان ێڵێن خۆ من نایڵم ئەو نونەدانی کورد دەڵێن کە چونە دانیشتون لەگەڵێنە و چیرۆکی قسەی ئەوانی جەرمەوە چیرۆکانی ئەوانی جەرمەوە کە دانیشتونە کە بەدەستی خاڵی گەڕاونەتەوە گرفتەکە ئەوەیە تۆ کە مادام ئەمەد کە ناودنا خستە سەر مێزی گفتوگۆ و ناودنا کێشە بەڕاستی دەبێت دۆسی بۆ حەزرکی دەبێت قەناعەت بە من بێنی کە کێشەیە وە کۆم وەگا وڵاتی کوردی وێنە دەبێت قەناعەت ببێنی چونکە تا ئێستا قەناعەت بە کورد نەهاتۆ کە کەرکووک کێشەیە کورد بەی خۆی زانیە سیاسەکان ناوێن ناکێش مادەی خستیان فۆرمی مادەی 58 کە دەستوری کاتی و دواتر مادەی 140 و کردیان بە کێشەوە نیە کردیان بە تۆز واقعی بین خوا کاک قەوسێکم ینی بەدەست من و تۆ نییە تۆ ئەو پرسیارێکی کرد تۆ با ئەمری واقعیتە سەر بۆ چوونی و یا پێشینەی سیاسی پێکاتەکان تۆی ساڵی کورد بە کێشەی نازانێت لەبەر ئەوەی ئەو ناوچانە بە ناوچەی کوردستان بەڵێ حەزەکەم بزانی بەس پێکاتەکانی کە ڕێیچکەی جیاوازیان هەیە تۆ بەوردی ڕووداوەکانی 59 خوێنێتەوە پێشتریش من دەزانم چونکە من تۆردمان ئیشمان بەشێکی ژانمان ئیشمان لەو مەسەلەیە کردووە من قسەم لەسەر ئەوەیە ئێمە نەمانتوانیوە نەک قەناعەت بە کورد بێنین کە ئەمە دەبێت حیوار لەسەری بکەین نەمانتوانیوە قەناعەت بەوی تریش بێنین قەناعەت مەسەلەن دۆستیەی قەزەی کەرکووکمان نیە ئێمە نیمانە شتێکمان نێناوی ئێستا حرەکەی کوردی بزنەوەی سیاسی کوردی شتێکمان نێناوی کاکە لە وەرە مادەی 100 و مادەی 50 زانی چۆنە منی سەباسی ئەوەم کرد گوتم ئەگەر ئێمە وەکو دەسەڵاتی کوردی دەستگایەکمان هەبێ سنتەرێکمان هەبێ بۆچی بەڵام بێسە دۆسەیەک هەیە بتوانێتەوەستا ئەو دۆسی ئێمە ڕخنەی لێ کاکە دۆسەیەکت هەیە ناوی مادەی 140 لە تۆ پلانەکانە لەسەر ئەوە ئەدا ئاڕێژی ئەمە دین ڕخنە لە چوارچەوەی مادەی 100 لیژنەی تەقەسی حقایق لەکوێیە ئێمە لیژنەی کێشە مڵکداریەکان لەکوێیە لە چوارچەوەی مادەی 140 من پرسیارە خۆم من توش هاوڕای لەگمەیە لە چوارچەوەی مادەی 140 لیژنەی تەقەسی حقایق لەکوێیە لیژنەی کۆکردنەوەی هەموو بەڵگەنامەی تعریب و تەبعیث و تەرحیل لەکوێیە لیژنەی کێشە مڵکداریەکان لەکوێیە لیژنەی ئاوادانکردنەوەی دەیەکان لەکوێیە لیژنەی قەرەبووکردنەوەی ئەنفال لەکوێیە ئەمانە هەن لە چوارچەوەی مادەی 140 کاکە نییە مادەی 140 مادەیەکەوە کە کول مادەکانی تر لە چوارچەوەی دەستوورێکا داڕێژرا و ئەڵێ هەر ئەوەیە کە من و تۆ ئێڵێن باشە باسی ئاسایکردنەوە و سەرژمێری ڕاپرسیەکە پێمی نەوت تۆ چۆن هەر ئەوەی کە خۆت ئێستا لە ڕاپرسی تەنان پێمینەوە تۆ نزبەی لە ڕاپرسەکان نزبەکەی ئەوەی ئەگەر لەسەر ئاستی عێراقش ڕاپرسینەکە لەسەر ئاستی کەرکووک خۆشی بکرێ ناوچەی کێشە لەسەرش بکرێ باشە نزبەی لە سەتا چەندی خەڵک وتی بۆ من لە ستا 50 وتی ئەچمە سەر هەرێمی کوردستان ئەچێ لە ستا 55 وتی ئەچێ ئەمانەی ڕوونکردنەوەی تیان نییە لەبەرەوە هەموو مەسەلەن من ئەمە یەک پرسیار بکەم کاک تەحسین پیاوێکی خوێنەوارە و لە شوێنێک شایشەکە کە لەو دەستگای تۆیە هەموو کەیەکێکیش خاوەنی یەکێکی خاوەنی یەکەمی کرد بە تۆزی واقعی بین کورسەکانی پەرلەمان یەکلای کردەوە باشە لە وەرە پێم بڵێ چەند وەرەقەی تەرحیلە ها تەرحیلی ماڵەکەن خۆ کات خۆت بەشکی زۆر چەند وەرەقەی ئێستا لە دەستگاکانی لە شوێنێک لای یەکێتی هەیە هی هەموو ماڵەکانی کۆ کردوتە دایناوە بۆی کە من بەیانی لە تۆیەکەتەکان ئادمیلکرد یان دیزمستۆرا یا فلان هات بڵم کاکە ئەمە من دەمەتەوام لێکراوە ئەمە گرفتە یەک شت هەیە تۆ بڵێ ئەگەر ئەو دۆکومنتانە نەبێ هەمووی هەیە کۆش کراوەتەوە ناتوانانی وا بڵێ چۆنت کاکە من ئاگام لێ ئەو دۆکومنتانە کۆ کراوەتەوە بەڵام تۆ چۆن ئیش لەسەر ئەوانە باشە کۆکردنەوەی دەکۆمنت و کۆکردنەوەی زانیاری بۆ شاردنەوەیە نانە شێر دراوەتەوە کاکە خۆ دراوەتە
دراوەتە زل هێزەکانی دنیاش لەسەر واقعەوە درا دوای هەموو زانیاریانە دیکەر هامیلتۆن گروپێکی حوکەسیان دروست کرد لە ئەمریکاوە هاتن کە بە شەرتێ سوور بە سووریان زانی وەزعی کورد چۆنە هاتن وتیان کۆمەڵی بڕووبیانوێنەوە کە حەق بە کورد نیە سڵم وتیانم قومبەلە موقوتەیە خەزانی چۆنە ئێستا ئێمە باز لە کێشەیەکی زۆر معقەد و حساسەکەن من بۆ ترساندنی خەڵکی ئەو ناوچانەش نییە بەڵام ئەمە شتێکی واقعەیەک باشە ئەمە بەڕاستی ینی ئەمە نیشانەی ئەوە نییە کە خەلەلێکی زۆر ڕاستەقینە ئەگەر نەڵم فەشەل خەسەر خەلەلێکی ڕاستەقینە لە دیلانێکمە دیبلۆماسیەتی کوردیایە کە نەیتوانیوە قەنەعەت بۆ خەڵکە بکە ئەزای چۆنە کاگومێت ئەوە حەقیقەتە کە من دێم باسی ئەوەت بۆ ئەەکەم شرۆڤەی مادەی 140 بۆ ئەەکەم حەزەکەم زای ئەمن بۆ ئەوەیە دەسەڵاتی کوردی تر لێرە ستۆپێک بکە یعنی من نازانم ئێستا من ئەچم بەشداری لە حکوومەتی عێراقی ئەکەم یعنی هیچ مەرجێک بەسەر حکوومەتی عێراقیە جێبەجێ نەکەم یعنی من تا ئێستا وەکو خۆمان وەکو یتر ئێمە دەسەڵاتی ئێمە هێزی کوردین لە بەغایە مادەی 140 2010 بۆ داندا جێبەجێ نەکرا نەبووە ئەبای ئێمە هەڵوێستێکمان هەبووە کە بۆ شتی مەدەنی ئەەکەم خۆ من شت نییە شتی ئەسکەری بکەم ئەبێ بکشێمەوە لە حکوومەت بۆ لە فترەیەک ئاگە ئێمە بکشایێتەوە دەسەڵاتی مالکی ینی ئەڕوخات دەسەڵات کەواتە کاک تەحسین من ئەمە لێ پرسم ئەمە هێمایەک نییە بۆ ئەوەی کە ئەوەی بەلای کوردەوە گرنگە لە بەخا پۆستە نەکەرکک هەزانی چۆنە کاگومێت من ئەمێ باس لە حقیقەتێک بکەم کە بەڵامی پرسیارەکەت ئەدەمەوە من ئەمێ لە حقیقەتێک تێ بگەم ئەمە ناوی کێشەیە من بمەوێیان نەمەوێ ئەمە کێشەیەکە و ئەم کێشەیە باگراوندێکی هەیە ئەم باگراوندە سیاسیە سەقافیە دواکەوتووەیەی کە لە ئامی عێراقە و بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەمڕۆ ئێمە باسەکەمان لەسەرەتی ئەمە ڕنگدانەوەیکی هەیە لەسەر ئەوەی کە ئێستا شێوەیەک لە بیرکردنەوە هەر یەکێک لەو پێکاتانە ئێستا من یەکێک لە هەنگاوەکان کە بیری لێ ئەەکەمەوە ئەو ناوچانە لەم ئەزمەیە ڕزگاری بێ تۆ ببیر لە ئاشتی پێکەوە ژیان بکەیتەوە بەڕاستی ئاشتی پێکەوەژان لە خەلفیەتی سیاسی ئەمانەیە ینی کاکە تۆ پرسیارێک لە کاگلەتیف کرد ینی ئەو لە شەرحە نەچۆوە سەر ئەو مەسەلەیە حەزەکەم بزانی پێکهاتەی کورد بۆچوونێکی هەیە لە ڕووی سیاسیەوە پێکهاتەی عەرەب بە بەشی سونە بۆچوونێکی هەیە من باس لەو ناوچانە ئەەکەم بە بەشی شیعی بۆچوونێکی کەی هەیە ینی پێشینەیەکی سیاسی هەیە پێکهاتەی تورکمان پێشینەیەکی سیاسی هەیە ینی ئەمە پێویستی بە هەوڵێکی زۆر جددی هەیە تۆ واقعی نوێی ئەو ناوچانیان بۆ ینی نزیک لە یەک بکەیتەوە بۆچوونەکانیان تاوەکو بتوانانی تۆ بنەمای ئاشتی و پێکەوژیان بۆ ئەو ناوچانە بەڕاستی دابین بکەیت ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە من پێت ناڵێم ئێمە وەکو پێکهاتەی کورد شتی زۆر گەورەمان کردووە لێ بەڵام لە هەنگاونان بۆ ئاشتی پێکەوەژیان لەوانەیە تا ڕادەیەکی زۆر بە حکمی ئەوەش ناڵێم بەڵام کاک تەحسین کاگلەتیف باس لەوە کە کورد نەکەن نەیتوانی و دڵی عەرەب بوو دڵی تورکمان بەڕای خوارا بکەشێت دڵی کورد خۆشی ڕانەکێشاوە ئێستا لە ناو کەرکووکە باس لەوە کرێ ئەو تێزە ڕواجەیەکە کە تۆ بگێتە هەرێمێکی سەر بەخۆ هەخەت دەکاگومێت منش پێتەڵێم منەڵێم دوایتر سەکەی بنمونەیەکێتی کە حیزبێکی باڵ دەست لە کەرکووکە چی کردویتر من پێت ئەڵێم دواخستنی چارەسەری ئەو کێشەیە حەزەکەم بزانێ غۆ بنی گەورە لای هەموو پێکاتەی بە پێکاتی کوردەوە دروستە کازایی بۆ منەیەکت پێڵێم من وەزعی ئەمنیم ناتەواوە بەجددی تاوەکو چارەنووسی ئەو ناوچانە تهدید نەبێ حەزەکەم بزانێ ئەگەر کورد ئەکسەریە بێنێ پێکاتەکانی کە وا ئەزانن ئەگەر شێواوی لەو ناوچەیە دروست بێ بە سەرکەوتنی ئەوان دێ ئەگەر عەرەب ئەکسەریە بهێنێ کورد و پێکاتەکانی کە تەمەشایەکەن ینی حەزەکەم بزانێ ئینتیمایەک بۆ ناوچەکە قەریکە لە دەسەچێ ئەگەر تۆ چارەنووسی ئەو ناوچانە ساغ نەکەیتەوە وەزعی ئەمنی تێک چاگومێت من ئەخەن هەندێک شت هەیە وەزعی ئەمنی تێک چ حەزەکەم زایی لە خزمەت گوزاریە وەزعت شێواوە بێ لە خزمەت گوزاریەکە کە تۆ ئەگەر ئاو و کارەبا و سوتەمەنی و شتە بنەڕەتیەکانی ژیانت لێ تێک چوو یعنی تە چ ئینتیمایەکت بۆ ئەوە ئەبێ غوبنە لا دروستە بێ بیر لەواکەیتەوە ئەڵێ بە هەرێمی کوردستان بێت بلکێنرێمەوە بەسەر بەخۆ بێ بە هەر شێوەیە من مەسیرم دیاری بکرێ بۆی بتوانم وەکو ئینسان بژێم ئێمە لە نەتیجەیە ئەگەر نەگەینە ئەوەی کە چارەسەری ئەو ناوچانە بکەین کاک تەحسین زۆر سوپاس کاک لەتیف باس دەواکرێت کە لە بداتی پرۆسی ئازادی عێراقەوە بەردەوام کۆمەڵە کۆتوبەت هەبووە لە بەسەک و دەسەپێنداوە لەلایەن هاوپەیمانەکان لەلایەن ئەمریکا ئەوانەوە بۆ ڕازیکردنی دڵی پێکاتی عەرەبی عێراقی بۆ ڕازیکردنی هەندێک وڵات و بە کورتەکەی کورد لەژێر کۆمەڵێک فشاری دەرەکیا بووە لە بەتایبەت فشاری هاوپەیمانان ئەمریکا و بەریتانیا
ئایا ئەم تێزە بەلای تۆ ڕاستە تا چەند ڕاستە تا چەند کورد ئەیتوانی لە سەروبەندی بینادانەوەی دەوڵەتی عێراق مەرجەکانی خۆی بەسەر بە تایبەت بۆ مەسەلەی کەرکووک کاک ئەمە بوو کە باسم کرد من ئەمە بوو کە باسم کرد ئێمە چۆن چوینە بەغا چۆن چوینە بەغا بەچیەوە چوین ویستمان چی بکەین ینی ئەوەندەی سەرقاڵی ڕێخستنەوەی ماڵی عەرەبی بووین بیرمان لەوە کردو ئەزانی لە گەرمەی سەرقاڵی ڕێخستنەوەی ماڵی عەرەبیە من دوو تەجروبەی زۆر تاڵەیە لە تەجروبەی ساڵی 1990 کە کەرکووک گەڕایەوە چەند ڕۆژە بۆ ئامێزی کوردستان ئەزانی ئەو خەڵکە بە چی نەشئەیەکەوە باوشیانە کرد بە پێشمەرگایە کەچ بۆ شارەوە بە تورکمان و عەرەبیشەوە حەزەکەم بزانی ینی ڕووداوێکی زۆر نزیکە هەمومان لە بیرمانە بەڵام ئێمە بەشێکی زۆر لەو خەڵکەی کەچوو ئاڵایە تاڵان و بڕۆیەکەوە کە بەڕاستی هەمومانی بریندار کرد هەمومانی بریندار کرد پێش ئەوەی عەرەب و تورکمان بریندارکە ئێمە بریندار کرد لە 2023 هەمان تەجروبەمان کردەوە تەجروبەی خراپتر باشە تۆ خەڵک دامادە نەکردو کە چۆن لە ناو کەرکووک قەناعەت بەوی تر بێنێ دۆسیەکیشت نییە لە بەغاکە لەگەڵ قەناعەت بە خۆت قەناعەت بەوی تر بێنی تۆ چیەکەی ئەمە مشکلەکەیە کاک تەحسین ئێمە مەسەلەن کە دێین باسی مادەی یعنی هەموو جارێتینەوە سەر و مادەی سوچلی کە من و تۆش تێبینی زۆرمان لەسەریەیە لەبەرەوە ناکە ئەمە بەنەخشە ڕێ نازانین لەبەرەوەی ئێستا نەیارەکانی مادەی سوچل لە یارەکانی زۆرترن کاکە ئێستا زۆرترن ئێستا لە عالەمی عەرەبیە عالەمی عەرەبی عێراقیە نەیارەکانی زۆرترن خۆ پێشتر وانە بوو بۆ دەرەجەیە پێشتر مادەی 140 لە چوارچەوەی دەستور ئەگەر لە ڕۆژێکیان سەر ساتی پەرلەمانی عێراقیم کردیای نەبوو سوتفە مادەی 140 نەخستە ناو دەستورەکەەوە بوو مناقشەیەکمان لەسەر کرد دوای کە خەلدوانتیانەوە ئەیخەنە ناو ئینەکەەوە ئینەکان نەبوو لە دەستورەکە باشە نزیکەی 12 میلیۆن کەس دەنگی داوە بەو دەستورۆ نییە بۆ مادەیشی تیا بووە باش مانای 12 میلیۆن کەس ئەم واقعی خوێنەوە قبوڵێتی بڕوە ئەی باشە بۆ نەمان کرد ئەی کو ئەجندای ئێمە چی بوو لەوێ ئەمە گرفتەکەیە کە ئێمە بەڕاستی ئێستش لەسەر ئاستی بەغا خیتابی یەکگرتومان نییە بۆ کەرکووک خیتابمان نییە بۆ چارەسەرکردنی و کێشانە خیتابمان نییە بۆ گێڕانەوەی ئەو ناوچانی کە داگیرکراون لە ئێمە لەسەر ئاستی ئەمە لە بەغا لەسەر ئاستی کەرکووک نەمانتوانیوە عەرەب و تورکمانەکان کاکە من نمونەکەی ئەدمۆنز بێنایەوە بڕواکەی ئەو تەرحی ساڵی 1966 مەلا مستەفای بەرزانی کردوێتی بۆ کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەگەڵ بەغا زۆر فراوانترەوەی ئێمە تووشی مەعمایەک بینە لەگەڵ ئەم برادرانەیە کە نایەنەوێ من دڵنیاشم بەرەوتونێکی زۆر تاریگەمان بامە ڕێیەکی جیاوازم هەیە لەگە کاگەلەتیف ینی ئەو ئەڵێ کورد یەک خیتابی یەکگرتو نییە بەرامبەر بە چارەنووسی ئەو ناوچانە لەسەر یا چ ناخشە ڕێگایەکی من وا هەستەکەم یەکێک لە مشکلەکان ئەوەیە لەوەیە من بۆیە باز دەواکەم ئەبێ ئێستا ئێمە هەڵوێستەیەک بکەین بەرامبەر مادەی 140 من حەزەکەم ئێستا دەسەڵاتی سیاسی کوردی بیر لەوە بکاتەوە ئایا مادەی 140 لەسەری بڕایان نەڕە ئەوەی من باسی یەکەم ئەوەی من تێیەکەم حەزەکەم غەڵەت بم بەڵام ئەوەی من مادەی 140 ئەەکەم شرۆڤەی یەکەم بە 20 ساڵێکەش ئێمە مادەی 140 مان بۆ جێبەجێڕاستەوە بەلای کەمیەوە لەبەرەوە من حەز ناکەم یەکگرتوویەکە بێ حەز ئەەکەم سنتەرێکدا بمەزرێنرێ لێکدانەوەیکی وردی زانستیانە لە هەموو بوارەکانی مادەی 140 کەکە من نمونەیەکت پێ ئەڵێم ئیستا من پێ ئەڵێم ئەم ناوچە دابڕێنراوانە وەرە تۆ بۆم تهدید کرد کامەیە ناوچەکان جگە لە ناو کەرکووک هیچ ناوێک هاتووە ناو نەهاتووە بەشێت تۆ ناو نەهاتبێ سنووری جوگرافیەکە نەهاتبێ باشە عەرەب ئەڵێ وڵا بەس کەرکووک ئەوێ ئەی باشە من ئەڵێم خانەقینیش ئەی باقو بە شارەبان خانەقین مەمدەلی جەلەولا سعدیە لەبەرەوە بەڕاستی من حەزەکەم لەوەیە خلافێک هەبوایە لە ناو دەسەڵاتی کوردیا بیر بکرایەتەوە ئایا ئێمە لەسەر ئەمە بڕۆینیان نەڕۆین حەز ناکەم هەمووی یەکگرتووێ بڵێن دەی ئێمە بەس مادەی 140 من بۆیە سەرەتاش باز ئەوەم کرد گوتم ئێمە لە دووڕێیانەکەین ئەگە مادەی 140 بێ بێن ئەگەر نابێ بچین بۆ چارەسەری ئێمە لەسەر مەسەلەی کەرکووک بردەوام کۆمەڵێک ڕێکەوتنی استراتێژی و ناستراتێژی کوردمان بینیوە لەگەڵ عەرەبا بۆ نمونە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ حیزبی ئیسلامیە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ مەجلیسی عەلایە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەگەڵ عیلایی و باڵی عیلمانی و لیبرالی عێراقا ڕێکەوتنی یەکێتی و پارتی بەڵام لە کۆی هەموو ئەمانە چیمان دیوە یعنی هەموو ئەم ڕێکەوتنانە ئەگەر بۆ کەرکووکە کامە نەتیجەکەیەتی دەس عەرزی واقع یان بۆ دابەشکردنی پۆست و ئیمتیازات بۆ لە بەغا من بۆی بێم ڕێککەوتن بکەم بە جددی یەکێک لە کارە سلبیەکان کە ئێمە ئەو حیزبی ئێمە ژێکێکە لە حیزبی دەسەڵاتدار و لە کەرکووک شابەڕاستی پێگەیەکی بەهێزی هەیە مامەڵەکردنی ئێمە لەگەڵ پێکاتەکانە هەڵەیتیان بۆ بەڕاستی
يعني من ئەمە زۆر زاریش باسم کردووە من لە جاتیەوەی بێ مامەڵەیەکی واقع بینانە لەگەڵ پێکهاتە سەرچیەکانی ناو کەرکووکا بکەم یعنی چوومە سیاسەتێکی کلاسیکی شەرقیانەی کە لە ڕووی تەجروبەشەوە فەشەلی هێناوە یعنی شێوازێک لە حەزاب دروستکردن ینی ئەمە کارێکە ئەبوای ئێمە لێی دوور بکەوتینایەتەوە ئەبواە من بێم لەگەڵ هەر پێکاتێک لەو کورد حەزابی کارتۆنی لە ناو نەتەوەکانی کوردی بەڵێ درستی کردووە ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ئێمە نیگەرانیمان لەلای ئەو پێکاتانەی تر دروست کردەوە زۆر ئاسایی بوو هەر یەکێک لەو پێکاتانە لە هەڵقوڵاوی خۆیە لایەنێکی سیاسی بۆ دروستە بێت کە تەموحەکانی ئەو پێکاتەیە زۆر تەبیعەیە من بێم لەگەڵ ئەو لایەنەیە و ئەوەش ئەم گەیەنێ بە نەتیجە مهم ئەوەی ئێمە هەندێک خاڵی هاوبەشمان هەیە بەهێزی ئەو دین ئەو خاڵە هاوبەشانە بەهێزەکەین هەمومان خۆمان بە کەرکوچی دائنین من ڕۆژێ نمونەت بۆ باسەکەم لەگەڵ مەجلیسی استیشاری عەرەبی کە یەکێکە لە لایەنە هەرە متەتەڕیفە عەرەبیەکان من خۆم وەکو یەکێتی لەگەڵیانە دانیشتم سەرەتا باسی ئەوم کرد گوتم خەلفی سیاسی ئێمە ئەوها بۆیان شەرح کرد گوتم ئێمە وەکو میلەتێکی چەساوە ئەزانین چۆنە خەباتی دیموکراسی کردومانە و قەنەعەتیشمان وەیە هیچ میلەتێک ناتوانێت لە ناو بەرێ لەبەرەوە لە ئێمە دڵنیابن ئێمە بەقەت بیری ئەوەمان نییە بە شێوەیەکی دیکتاتۆریانە مامەڵە لەگەڵ ئێوە بکەین ئێمە بیر لەوا بکەینەوە زمانی دایالۆگ زمانی حیوار لەگەڵ ئێوەیە بەکاربێنین ئێوە خۆتان بە کەرکوچی ئەزانن گوتم ئێمەش خۆمان بە کەرکوچیە با خاڵی هاوبەشمان هیچ نەبێت کەرکووکە با گەشەی پێ بدەین خاڵی معلق وردە مناقشەی لەگەڵا باش زۆر سپاس کاک لە تیفێت وایە کە ئەو هەڵانەی کە کورد لە کەرکوو کردوێتی هەڵەی کاریگەڕی و هەڵەی کۆمەلیا باوەڕ دوایە کە کۆمەڵێ هەڵەی سیاسی هەڵەی سیاسی و استراتیژین لەبەرەوەی ئێستا کەرکووک لە شەڕی سیاسیەوە بەرەو شەڕی پێگاتەکان ئەڕوا یەک دوو بەرەو کانتۆنی جیاجیا ڕوای ئێستا کە خەریکە کانتۆنی جیاجیا دروستە بێت کە بەداخەوە نابایە کەرکووکەوە بەرەوشتایە عیلاقاتی تەنانەت تا لە سیەکانە عەرەبی تعریبی هێنراوە تاوێ بە تایبەتی و لە حەوی جەمهوریە بەڵام عیلاقاتی عەرەبی کوردی و تورکمانی زۆر باش بووە هەندێک ئەوەی تیانە بێ هەندێک قۆناغەیە کە دەستی هەرچۆنێ بێت دروست کراوە 59 سیەکان هەرچێکە 63 سێ ئێستا لە هەر کات خراپترە کەرکووک کاکە ئێستا ڕۆژانە تۆزانی لە هەندێک گەڕەکی تر ژیان بۆ کورد خەریکە نامێنێ خۆ ڕەنگە پێپێچوانەش تۆزەوابین ئەزانین لە ڕۆژانە لە حیواستیوانە خەڵکە کوژێ و کەسیش ناگیرێ نە پۆلیس بە دوای بکوژاچێ ئەلم ڕۆژانەیە کاکەیەکانی دیسان فترێک کوشتن و بڕینی کاکەیەکان کەمی کردبوو ئێستا ئەمە لە ئەنجامی ئەم هەڵانەوە کە لە کەرکووکە کراوە لە مەسلەی دەخیق نەبوون لە مادەی 140 لە مەسلەی ئاشنەکردنەوەی دڵی تورکمان و عەرەب و ڕاکێشانیان بۆ لای کورد لە بوونی گوێزانەوەی دوو ئیدارەی کورد بۆ کەرکووک ئایندەی سیاسی کەرکووک بەرەوچێچێت ڕایەک هەیە لە کوردستان پێی وایە بە شێوەیەکی ڕێژەیش بەیە کەرکووک لە دەستی کورد دەرچووە کاگومێ دەزانی چۆن شتی بۆ تۆ ڕاستکەمەوە ئاشتکردنەوەی دڵی کورد و تورکمان و عەرەب نابەگشتی چونکە عەرەب دوو جۆریانە من بەڕاستی با تۆ واقعی بین تێگەشتن بەشێک لەو عەرەبانەی کە بەشێکن لە کەرکووک لەگەڵ ئەمەیانە مامەڵاکە چون لەگەڵ عەرەبێکا کە تەنانەت خۆشیاندان بۆیانن کە کەرکووکی نین و هێنداون و بە سیاسەت هێنداون ئەمە مەسەل بەڵام مەسەلەی ئەوەی ئایندەی بەرەوچێوە من لێت ناشەرمەوە ئایندەی کەرکووک زۆر ئێستا بەرەوتونێکی زۆر خراپە ڕوا کە من هیوادار بووم وانە بێ هیوادار بووم ئێمە نەگەینەوە باوەڕێی کەیان و قمبلەیەکی مەوقوتار کاتێ بتەقێتە ئەمە نیگەرانێکی زۆر قوڵای من دروستەکە خەڵکی کەرکووک لە 2023ەوە لە هەوڵی خۆ بنیادنانەوە و خۆ دروستکردنەوە لەسەر پێی خۆستان ویستە دیسان بەرەو دۆ خاڕاتەوە کە چۆن تێکشکاوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پشتیوانی هەستەکە بێ پشتیوانە ئێستا لە هەر کات زیاتر خەڵکی کەسەکە بێ پشتیوانە تەنانەت نوێنەرەکانیش نوێنەرە کوردەکانی کەرکووک لە بەغا هەست بە پێپشتیوانیەکەن نوێنەرەکانی کەرکووک خۆی بەگشتی لە هەرێمی کوردستان هەست بە پێپشتیوانیەکە چونکە لە پەرلەمانی هەرێمی کوردستان وتیان نابێت کەرکووکی بە بیانیەوەی کامە ناوچەی دابڕێنراوە نابێت کەرکووکی بێ دەستورەکەی هەرێمی کوردستان بە هەموو ئەو کەم و کوڕانەوە کە تای بوو وتیان نابێت کەرکووکی دەنگی پێ بدات ئەزانن ئەمە هەست بە پشتیوانیکردن ئەگەر خاڵی تشت جێرانەوەی قەزا و ناحێدا بڕاوەکان ئاوادانکردنەوەی دێیەکان قەرەبووکردنەوەی دەرونی هەموو ئەو کەسوکاری قوربانیانی کە دوو لە قۆناغە ترسناکانیان فال کە قۆناغی سێ و چوار و بەشێکی لە پێ
پێنج لەوێ جێبەجێکرا لە چوارچێوەی پارێزگای کەرکووک. زۆر سپاس زۆر سپاس کاک لەتیف زۆر سپاس کاک تەحسین کاتی بەرنامەکەمان تەواو بوو بەر لە تەواوبوون کۆمنتێکت دەبێت قسەیەکت هەبێت بڵاتەوە گرنگ بێ پێت خۆش بێ بێڵی ئەتوانیت. وەڵی من ئەوە بە ئەو ناوچانە بە میحوەری سەرەکی کێشەی کورد دەزانم لە کوردستانی عێراقە لەبەرەوە من بۆوا ئەزانم کە هەموو کورد ئەبێ بیر لەوە بکاتەوە دەستی هەبێ لە چۆرەتی ئاراستەکردنی چارەنووسی ئەو ناوچانە و بە ئاراستەیەک بێ ئێمە وەکو پێکاتەی کورد و وەکو حەقێکیش کە هیچ حەقێکی مکتەسەب نیە و هی خۆمانە ئەتوانین بیر لەوە بکەینەوە هەموو کورد بیر لەوە بکاتەوە کە چارەنووسی ئەو ناوچانە بەو شێوەیە بڕوە و بخوێندنەوەیکی واقعیشمان هەبێ بۆ هەموو ئەو پێکاتانەی لەوێ ئەژێن شێوەیەکی زۆر تەشاؤمیش نییە یعنی ئێمە بیر لەوە بکەینەوە زۆر تەبیعیە گەر مادەی سەوتل بزانین نامانگەیەنێتە نەتیجە ئێمەش ناکرێ مادەی هەموو ئەو ناوچانە لە یەک پاکێجا تەمەشا بکەین ئانا سیاست زۆر زۆر مەجای تایە تۆ ئیشی تیا بکەی تەمەشاکردنی لە یەک پاکێجا لەوانەیە نەمانگەیرێتە نەتیجە بۆیە بیر بکەینەوە شیتەڵێکی ئەوانە زۆر سپاس زۆر سپاس کاک لەتیف شتێکت هەبێت بتەوی بڵێ. وڵات دەبێت بزوتنەوەی میلی گەورەی بۆ دروستکەین دەبێت قەناعەت هەم بە هاوڵاتیانی ئەوێ بێنینەوە کە بزوتنەوەی سیاسی کورد و کورد دەستبەرداری کەرکووک نابێ و قەناعەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بێنینەوە کە کەرکووک مەسەلە کەرکووک نا ناوچە داگیرکراوەکان لە شنگار و شێخانەوە تا ئاچێتە جەلەولا و نەفتخانەوانە دەبێت قەناعەت بەوان بەمانیش بێنینەوە کە ئەو بەشێکدا نەبڕاوە لە ئەم جەستەیە. زۆر سپاس بەڵێ بینرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە بگفتووە کە دم بوو سەبارەت بە ڕۆژی کەرکووک و ناوچە دابرێنراوەکانی هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەرەزان تەحسین نامێق جێگری لە پرسراوی ئەکادیمیای بیر و وشاری یەکێتی نیشتیمانی کوردستان و لەتیفات تحفەرەج نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها بینرانمان ئەتوانن لە ڕێگەی ئیمەیلی تەباداش@ntv.com سەرنج و بۆچوونەکانی خۆیان بگەین بە بەرنامەکەمان سپاس کە هاوڕێمان بوون جارێکی تر بەخێراتتانەکەم و سپاس بۆ هەموو دەبوونتان لە بەرنامەکەمانە زۆر سپاس.